هەمانە دەڵێ من أكمل السادسة عشرة من العمر ئەوەی 16 ساڵیشی تەواو کردبی دەتوانیت دادگا ڕێ پێ بدا کە هاوسەرگیری بکە. ئەگەر 16یان تەواو کردبوو تەبعاً دەبێ وەلی ئەمریان لەگەڵ بێ. ئەوانەی کە 18 ساڵیان تەواو نەکردبی ئەوانە اعتبار دەکرێتەوە باڵغ نین واتە 18یان تەواو نەکردێ پێویستە وەلی ئەمریان لەگەڵ بێ. بەڵام لە ڕێی عەقلیەوە تەواون، لە ڕێی عەقلیەوە ئەوانە تەواون، لە ڕووی هەم لە ڕووی جەستەییشەوە لە ڕووی جەستەییشەوە تەواو بن، چونکە خۆتان دەزانن ڕووی جەستەییش شەرتێکە یەکە لە مەرجەکان، چونکە ئیتر ئەوە خوا وای دروست کردو هەیە تەمەنی 20 ساڵیشە بەڵام لە ڕووی جەستەیی لاواز و بەدەنێکی کورت و توانای زەواجی نییە ئەسڵەن. بەڵام هەشە 16 ساڵە یان 15 ساڵە لە ڕووی جەستەییەوە وەکو کەسێکی باڵغ و تەواو دیارە کە دادگا سەیر دەکات تەمەشا دەکات ئەو کەسە توانای ئەنجامدانی هاوسەرگیری هەیە، دادگا ڕێ پێ دەدات.